داکەتنە بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی جارەکەدن بازارێ دۆک خاو و سست کریە ژبەر کورگۆر گوتنا خوددانکارە پتریا کەلوپەلێ ناوبازاری دۆلاریت ئێناکرین و لەگەل بلندبوونا بەهای دۆلاری کەلوپەلێ ناوبازاریژی گراندبن و کارتێکردنەکە مەزن سەرچینە هەژارە و کرێچیە هەیە شولێ منە جگارە بەستەکەل ملی خودکەمە وەزت گەرمە سیکێ و خود فرۆشم وێگاوێ مەثەلەن سبوع جارێکە زتچم جگارە بۆ خوکردم بەرینا هەڕۆ جوارێکی ڕۆژێکینە و ئیجار بڕاستی گرانە ئەم خوازن خوددانی خانیا دی ئیجار مساعدێمەت کنە و دلار بڕاستی گەلک حەسار کردە ملەتێ مەڵە هەلبەت بەهۆی پارەیدێ برأيهما يعني ياسيكل ديف زانين ام زانين پشتی حکمت اف بهای و سعر دانای کد بیشتن 1405 جال سرما هم دینا بنقیت اهلی ب 1406 تا رأيهما حتى 1407 یا حتی 8 یا بچیتن اف بازاره بس تدریجی هم پیچ نکو اعمال ایک روز بچیتن آن دروش دا ئەوریناسە ژیت بێژێت ئەگەر داکەتنە دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی بەردەوام بێت دەرەجە هەژاریە زیاتر لێت کاریگەری توی چنل سەر هەوڵاتی ئەوێژێک پراسی کۆمەکە کاریگەریە هەی یا ئێکی یا سەرەکیەوە کودێ موچەویە ڕاستەقینە دەخل حەقیقی هێتە خوارێ چونکی موچەخۆرێ عێراقی و کوردستانی موچی خوب دیناری وەرگریتن و کەلو پەلش دەرڤی وڵاتی تێنەت ناو بازاری دەب دۆلاری تێن ئەف بەهایەوە کەلو پەلال سەر خەلکی دێگران بێتن ئەگەر ئەدوێ ئەو کوپراسی هەڵاوسان دێت چێ بیت ئەو بژنێت تەواخم اقتصادی تەواخم ژێک پشێوەیەکی کۆمەکە یا بەردەوام یا موچەی تبدأ بكالو بلا إدي أو كالو بلا بي موچيناهن أفكو بري مانجا كان بري دو مانجا تاتن أو شيش در أنجامه كي كوش دزدانا بهاي كرين وفروتنا دينار عراقية زێدەباری بارێ ئەوریە خراپی هاوڵاتیان بازارێ پارێزگەها دۆ کەلوپەل گرام بووینە و شارەزایان جیواکیت بێژن ژبلی کارتێکردنێن ئابووری بەردەوامیە ڤیدۆخی دێ ئاریشێن جیواکی جیلدیف خۆئینەت شەروان قدر کورسات نیوز دهۆک